سڵاو خۆشەویستان، ئەم کاتتان باش. پرسیارێکم زۆر لێکراوە، ئەویش ئەوەیە کە ئاوات ئەکادیمی چییە و ئێمە چۆن دەتوانین سوودی لێوەرگرین. ئاوات ئەکادیمی پلاتفۆرمێکەوە کە ئێمە لە ڕێیەوە کۆرسی جۆراوجۆر پێشکەشەکەین و کۆرسەکان تایبەت نین تەنها بە کۆرسەکانی خۆم ویان تایبەت نین بە بوارێکی دیاریکراو، بەڵام بە شێوەیەکی گشتی ئاوات ئەکادیمی لە ڕێگای پیجەکانی لە فەیسبوک و ئینستاگرام و هەروەها چەنەڵەکەی لە یوتیوب هەمویان بەناوی ئاوات ئەکادیمی ئەمانەوێت کۆمەڵی بابەتی گرنگ لە بواری پەرەپێدانی خود، لە بواری دەروونزانی، لە بواری کار و کارگێڕی بخەینە خزمەتتان و ئێستاکان لەم پرۆگرامەدا وەڵامی پرسیارەکان دەدەینەوە. بۆیە یەکێک لە کارەکانمان لە ئێستا ئەمەیە و هەروەها ئێمە ئەمانەوێت لە ڕێگەی ئاوات ئەکادیمیەوە هەوڵ بین ئەو تاکانی کە ئارەزومەندن و ئەیانەوێ لە بوارێکە بە شێوەیەکی پرۆفێشناڵ فێر ببن، ئێمە کۆرسی تایبەتیان پێشکەش بکەین و پاش تەواوکردنی کۆرسەکەش بڕوانامە بەدەست بهێنن. لە ئێستادا ئامادەکاری باشمان کردووە یەکێک لەو کۆرسانەی کە لەم نزیکا بە نرخێکی زۆر گونجاو بە داشکانێکی زۆر ئەخینە بەردەستی ئێوەی ئازیز، کۆرسی استراتیژیەکانی فێربوونی زمانی ئینگلیزیە کە ئەم کۆرسە بۆ هەموو کەسێک گرنگە کە ئەیەوێ فێری ئینگلیزی ببێ ویان ئەیەوێ فێری زمانێکی تر ببێ ویان ئێستاکە ئەیەوێ ئینگلیزیەکەی باشتر بکات. واتە ئەگەرەتەوێ بە هەر جۆرە ئینگلیزی فێر ببی سەرەتا ئەم کۆرسە بخوێنە، چونکە ئەم کۆرسە ڕێگە پیشاندەرێکی گەورەیە و ئێمە کە ئێستاکە ئینگلیزیە زانین ساڵانێکی زۆر بە هەڵە خەریک بووین، کاتێکی زۆرمان لێ ڕۆشتووە. ئامانج لەم کۆرسە ئەوەیە کە هەر ئارەزومەندێک هەر ئازیزێک کە ئەیەوێ ئینگلیزی فێر بێ ئەو ڕێگا هەڵانە نەگرێتە بەر، بەڵکو ڕێگایەکی دروست بگرێتە بەر بە دڵنیایی. ئەو ڕێگایش ڕێگایەکی وایە کە تۆ کات و وزە و پارەیەکی زۆرترت بۆ گەڕێتەوە. و هەروەها بەڕێزان ئامادەکاریمان کردووە من و یەک دوو وەرگێڕی زۆر بەتوانە کە کۆرسێکی تایبەت بڵینەوە لە بواری وەرگێڕانی ئینگلیزی بۆ کوردی، کوردی بۆ ئینگلیزی و هەروەها ئێمە بڕوانامەیەکی دیبلۆم دەبەخشین بۆ کەسانی کە ئەم کۆرسە قۆناغەکانی بە سەرکەوتووی تەواوەکەن کە چەند مانگێک ئەگەر کەسی ئینگلیزیەکەی باش بێ خۆی یەکلایی بکاتەوە ئەتوانێ ئەو بڕوانامەیە بەدەست بهێنێ و ئەتوانێ ڕاهێنانێکی زۆر باشکە هەموو بنەما و ئەساسیاتی وەرگێڕان لەو دیبلۆمە تایبەتە بخوێنێ کە ئەمە یان ئەو کۆرسانی تریشمان پێچێت تێچوونێکی زۆر زۆری هەبێ ئەگەر ئینسان بڕوا لە شوێنێکی دیاریکرا و ڕۆژانە هاتوچۆ بکە مامۆستایەکی باشی دەست بکەوێ و بتوانێ هەمان زانیاری بەو نرخە بەدەست بهێنێت. و هەروەها بەڕێزان ئێمە ئامادەکاری باشمان کردووە کە کۆمەڵێ کۆرس بە تایبەتی کۆرسی بەهێزکردنی یادگا، کۆرسی تایبەت بە دەرونزانی فێربوون، زۆرترین فێربوون لە کەمترین کاتدا، خێرا خوێندنەوە، بوارەکانی ئایتی و کۆمپیوتەر، هەروەها وەکوتم بواری کارگێڕی و بزنس، کۆمەڵە کۆرسی تایبەت بخەینە بەردەستان. هەنێکیان ئەکرێ لە ئایندەیەکی نزیکە ئاگادارتانەکەینەوە کە بەبێ بەرامبەر ئەبێ و هەنێکیشیان کە نرخێکی گونجاویان لەسەر بێ و هەندێکیشان بەداشکاندنەوە. بۆیە تکایە لایکی پیجەکانی ئاوات ئەکادیمی بکەن، سەبسکرایبی چەنەڵەکە بکەن تاوەکو ئاگادار بن لە گۆڕانکاریەکان لەم نزیکانەدا. بە تایبەتی ئێمە بەردەوام زانیاریکی زۆر ئەخینە خزمەتتان لە بوارە جۆرا و جۆرەکانە بە ئومێدی ئەوەی ئێوە بتوانن ژیانێکی باشترتان هەبێ و سەرکەوتوتر بن. هیوای بەختەوەری سەرکەوتنتان بۆ خوازم، هاوکارمان بن بە بڵاوکردنەوەی ڤیدیۆکانی ئاوات ئەکادیمی و بە پشگیریکردنتان بە نووسینی ڕەخنە و پێشنیار و سەرنجەکانتان لە کۆمنتەکانە یان بە مێسج ئاگادارمان بکەن و هاوکارمان بن تاوەکو بتوانین خزمەتێکی گەورەی ئەو کۆمەلگایە بکەین و بە هەمومانەوە بتوانین چەندین کەس کە ئەمڕۆ پێویستیان بە زانیاریکی دیاریکراوی پرۆفێشناڵانە هەیە بتوانن بەدەستی بهێنن. هیوای بەختەوەریتان بۆ خوازم. هەر سەرکەوتوو بن.